کاک شێخ چاکت پانتۆلی لەبەر بوو کاک پۆڵات چاکت پانتۆل لەبەر بوو شێر لە قەفەزە ڕیوی لە دەرەوەیە تەنها کاک شێخ وتی دوورە لە ڕاستی ئەمانە سەرۆکی بەرەی گەلی وتی ئەسڵەن ئەندامیش نیم لە بەرەی گەل کاک شێخ تۆزە قەڵەو بووە کاک پۆڵات تۆزە زەعیف بووە کە کاک ڕێبواری حەمەی حاجی غالیشی لەگەڵ بوو. ئەمڕۆ بەڕێز شاد حاڵێکی دادگایکردنەکەی کاک لاهور و کاک پۆڵات و هاوڵەکانی بوویت دەمێ بزانم لە سەرەتاوە بۆم باسکەیت لەلای هێزە ئەمریکانەوە کە هێنران جۆرە جلوبەرگێکی لەبەردا بوو ئایا کە لە بچەکرا بوو؟ ئەمڕۆ ئێمە لە دادگا بووینەوە شاد حاڵەیە بووینەوە لەگەڵ کەس و کارەکەی و ئێمە وەکو لایەنگرانی بەرەیگەل و ئەندامی بەرەیگەل و کەس و کاری شێخ لاهور بوون لەوێ ئەوەی دیمان لەلایەن هێزە ئەمنیەکان هاتن هێنان قەفەسەکە و هەروەها جلوبەرگەکانیان کاک شێخ چاکت پانتۆلی لەبەر بوو کاک پۆڵات چاکت پانتۆل لەبەر بوو برادرانیش جلی ئەتیادیان لەبەر بوو چونکە کاک ڕێبواری حەمەی حاجی غالیشی لەگەڵ بوو لەگەڵ ئەم هەشت کەسەی تریش کە هەمویان بەیەکەوە بوون بە ورەیەکی زۆر بەرزەوە هاتنە ناو قەفەسەکە ورەیەکی پۆڵاین ورەیەکی ینی ئەوان بە ئیشارەت بێمان دەگوت ئێمە بەهێزین دەبێ ئێوەش بەهێز بن ئێمە ئەوە تا ماوین و هەین و لە کۆمەڵگاکەین و ئەتوانین یعنی ئێستاش بە پێی خۆمانەوە بوەستین بۆیە بەداخەوە من ئەڵێم شێر لە قەفەزە ڕیوی لە دەرەوەیە بەڕاستی ئەوەی ئەمڕۆ ئەم چەند کەسا دەلار لەسەرەوەیدا دەکە ئەوان چەند ورە پۆڵاینن. بەڵێ وتەکانی ئەو دوو سکاڵە کارە خوێندرایە بەبێ خۆشیان لەوێ بن و وتەکانیشیان ئەگەر یاساییان لێکی دێنەوە وتەیەک نییە کە لە بیداتەوە چەند ڕکلامێکیان کرد کە کوتەتایە و کە نازانە بچی و چیە ئەمانە هیچی نەبوو بەڕاستی لەبەرەوەی کە وتەکانیان بۆ شێوازە نییە کە ئەمانە پێوەی تاوانبار بوونە. کاک لاهور و کاک پۆڵات وتیان چی بوو لەسەر وتەی سکاڵا کارەکان؟ تەنها کاک شێخ وتی دوورە لە ڕاستی ئەمانە وتەی ترینەوت بەس یەک قسەی خۆشی کردەوە بوو کە پرسیاریان لێکردن دەربارەی ناوی چواریان هەر یەکە و پرسیاری لێ دەکرا لەوانەی کە وەستا بوون هاوڕەکانمان ناوی یان سییانیان چواریانیان گەڕگەکەیانیان پیشیان چیە بە کاک شێخیان گوو ناوی چواری چی باپیرە چەوتی نووری تی پیشە چییە ئەندامی سەرۆکی بەرەی گەلی وتی ئەسڵەن ئەندامیش نیم لە بەرەی گەل بەڵام من ئەندامی ئەژانسی نێودەوڵەتیم تا ئێستاش موچەکەم لە دەستگاوەرە گیرێ ئاوا بەو شێوازە قسەی کرد ئەمە زۆر ئێمەی دڵخۆش کرد کە تا ئێستا قسە خۆشەکانی هەرماوە و بەو ورێەوە بەوتین و بەو هێزەوە هاتۆتەوە ناو ساحەکەمان هیچ شتێک نەبوو دادوەری یەکسەر بڕیارەکەی خوێندەوە دوای ئەوە ناوەکانی پرسی دوای وتەی سکاڵاکاری خوێندەوە و ئیتر وتی پەراوگەکان حالەی محکەمەی تەمیزی هەولێرەکرێت. باشە چۆن بۆ بڕیاردرا کە بگوازرێتەوە بۆ هەولێر وەک دەگوترێت لەسەر داوای کاک لاهور بوو ئەمە ڕاستە؟ من وەکو داوا کاک شێخ نازام شێخ لاهور بەڵام وەکو ئەوەی کە داواکرابێ من خۆم تاوانبار بم ئەڵم لەو دادگایە دادگای مەکەن کە لە خودی دەمی سەرۆکەکەیان ئەڵێ یاسا نییە دادگا نییە کاتێک کە تۆ بڵێ دادگانی ئەبێ من چی متمانەیەکم بە دادگایەکانە بێ لێرە بۆیە داواکەم لە هەر جێگایەک دادگایەکی یاسایی ڕاستەقینە هەبێ بمنێرن بۆ ئەوێ. ئێستا هەم خۆیان هەم ئێوەش دەتانەوێت کە دادگایەکە بگوازێتەوە بۆ هەولێر بەتەئکید ئێمە دەمانەوێت دادگایەکە بگوازرێتەوە بۆی مافیان پێشێل نەکرێ بۆی ئەوانە ئەزانین ئێمە 5 مانگە بە ناحەق لە زیندانن بەڕاستی بۆیە دەمانەوێ ئازاد بکرێن و لەسەر هیچ تومەیەکی هیچ تومەیەک نییە بەرامبەریان کە ڕاستەقی نەبێ بەو شێوازە گیرابن. پێتان وایە ئەگەر دادگای هەولێر بڕیاریەوە بدات دۆسیەکە بگوازرێتەوە بۆ ئەوێ دادگای سلێمانی پێوی پابند بێت و ڕێگری لێ نەکرێت؟ محکەمەی تەمیز لەسەر هەموو دادگایەکانە بۆیە خوازیارم کە بەو شێوازە مامەڵە نەکەن چونکە دادگای تەمیز سەرود هەموو دادگاکانی کوردستانە. لە نزیکە و کاک لاهور نەبینی؟ بەتەکی دیم سەلامیشمان بۆ کرد و زۆر دڵخۆشیش بووین و زۆرش گریان ئێمە بەڕاستی ئێمە دەگریان ئەو بە ئیشارە دەگو نابێ بگریان و لە کۆتاییش هتافماندا بە بژی شێخ لاهور و هاوڕەکانی. دۆخی تەندروستیان چۆن بوو ڕەنگ و ڕویان کە ماوەی نزیکەی 5 مانگە لە زیندانن؟ زۆر دۆخیان باش بوو ڕەنگ و ڕویان باش بوو بەس دۆخیان من نازانم بەس کە هاتن زۆر باش بوون کاک شێخ چاکت پانتۆی لەبەر بوو کاک پۆڵات چاکت پانتۆلی لەبەر بوو و کاک ڕێبواریش هەروەکو عادە کەلعادە وەکو خۆی بەس ڕەنگ و ڕویان باش بوو کاک شێخ تۆزە قەڵەو بووە کاک
وڵات ئەزەزعی بووە هەر ئەوە دەنا هیچی تێدەنا زۆر باش بوون وورەیان زۆر بەرزە و من لێرۆ پێیان ئەڵێم هەمومان پێیان ئەڵێن ئێمە لەگەڵتانین پشتیوانتانین هەتا ئەو ڕۆژەی ئێوە بڕیاری خۆتان ئێن کە یەنە ساحەکە و چی بڕیارەگەن لە کۆتایە ئەوم پێ بڵێ وتە لە ڕێبواری حامی حاجی غایل وەرگیرە وتە لە هیچ کەسێک وەرنەگیرە لە هیچ کەسێک وەرنەگرێت تەنها بڕیار دەرکرا و سکاڵا کارەکان خوێندرایەوە خۆشی داوای نەگر قسە بکات بە هیچ شێوەیەک